وەک دەزانین ئێستادا قوارەی داگیرکەری زایۆنی هێرشێکی هەم کوشتن بە برسیکردن و بکوشتن بە بۆمب و تیارە دەخاتە سەر خەڵکی غەزە. ئێمە وەکو ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ نووسنگەی سۆرانی دەستگای بەخشین هەڵساین بە ئەنجامدانی دوو کەمپین بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ خەڵکی لێقەوماوی غەزە. سوپاس بۆخوا کە بڕێکی زۆری پارە کە بریتی بوو لە 3,686,000 دینار و هەروها لە جۆری ئاڵتون کە دوو گوارەی زێڕی لە خۆ گرتبوو. سپاس بۆخوا خەڵکی باش بەدەم ئەم هاوکاریانەوە هاتن و ئێمەش هەموو بڕەپارەکە و هەردوو گوارە زێڕەکەمان تەسلیمی دەستگای خێرخوازی بەخشین کردن بەڕاستی کە دەستگایەکی ئەمینە و دەستێکی ئەمینە هاوکاریەکانمان وەکو خۆی دەگەێنێتە خەڵکی غەزە. هیوادارم خەڵکیش بەردەوام بن لە هاوکاریکردنی غەزە هیچ نەبێت بە بڕێکی کەم لە پارە برسێتی خەڵکی غەزە نەهێڵین.